یەکێک لەو پرینسیپە گرنگانەی جیهانی ڕۆژنامەگەری جا چێ پەیامنێر بێ یاخود بێژەر یاخود پێشکەشکاری بەرنامە و هەواڵ بێ بە تەنها هەر ئەوە نییە تۆ هەواڵێک دروست بکەیت و بیێنیتە سەر شاشە بەڵکو گرنگی هەواڵەکە لەوەدایە چۆن دەتوانی چیرۆکێکی سەرنجڕاکێشی لێ دروست بکەیت و ئەوجا بێژەر و پێشکەشکارەکەش چۆن لەگەڵ هەواڵەکە تێکەڵ دەبێت و دەتوانێت وەکو خۆی بیگەێنێ با بینەر. یەکێک لەو کارە جوانانەی کە ئەمڕۆ یەکێک لە پەیامنێرانی کوردستان 24 ئەنجامی داوە بۆتە جێگەی سەرنجێکی زۆر نەک هەر لە کوردستان 24 خۆی بەڵکو لە سوۆشال میدیای کوردستان 24ش هاوکارمان هۆشمەند سادق پەیامنێری کوردستان 24 بووە کاتێک بە دوواداچوون بۆ کەسێک دەکا دڵتەنگە و ماتۆرسکیلەکەی لێ دەزراوە. ئێمە بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەرم بابەتە بکەین هاوکارمان هۆشمەند سادق ڕاستەخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. هۆشمەند زۆر بەخێر بێ سەرەتا دەستخۆشیش لە یەکەم ڕاستی کارێکی ناوازەتان ئەنجام داوە دەستان خۆش بێ تۆش و کامێرەمانەکەشت ئەوە هەواڵە بەڕاستی من من دەمەوێت بزانم سەرەتا چی سەرنجی تۆی ڕاکێشا کە بە دوواداچوون بۆ کێشەیە بکەی وەکو دەبینین لە وێنەکەشدا کەسێک بە خەمباری هەڵتروشکاوە و نازانی بیر لە چی دەکاتەوە هەر ئەو وێنەیە سەرنجی ڕاکێشا دیان چی؟ سپاس فەرات سپاس بۆم دەرفەتە ئەوێ سەرتا باسی چیرۆکە بکەم چۆن بوو ئەمڕۆ لە دوای ڕووماڵکردنی چەند کارێک نزیک سەعات 1:40 بوونەوە بوو کە ئەگەڕانەوە بۆ تەلەڤیزیۆن لەگەڵ ستافمان باچی نوێش بکەین سەرتا مزگەوتێک هەبووتمانەوە لە باچنی مزگەوتەکەیت ئەو مزگەوتێکە لەسەر شقامی 100 مەتریە مزگەوتی ئیمام عەلیە لێ نوێژمانە کرد من هاتمە دەرەوە سێرم کرد ئەو گەنجە لەگەڵ کۆمەڵێک کەس ستافی خۆشمان قسەیانە کرد کە من هات درەنگتر نوێژەکەم تەواو کرد پرسیان کرد ئەوە چی بە وتیانوەڵاوە ماتۆڕەکەی لێ دزراوە ئەو سندوقی کە خواردن شوێ پێگوازێتەوە لە پێشی دانرا بوو چۆن وتیانوەڵا لێ دزراوە تا نوێژی کردەکەشان دزیوە سنۆقەکان بۆ دانابوو سنۆقەکان بۆ دانابوو منیش چۆن وتیانوەڵا تازە قسەش باس کرد وڵا تازە قیستەکەش بە قیستی شێناوە منیش کە چواری سارەکە بووم ئەوەسێنم کرد زۆر بە خەمباری دانیشت بوو زۆر پێ بێتاقەت وتم بە هەر لە دڵی خۆتم بە سێ-چوار وێنەی بگرم دایانێم نێرین بۆ سۆشیال میدیای کوردستان 24 دوای ئەوەی کەواوێن ئەو وێنانەمان گرت بەڕاستی زۆر یعنی ئەوەی کە تۆ لە وێنەکە بۆ شێواز دەرچێت بەزەبینی ئەوەی لەسەر شاشەیە زۆر خەمبار زۆر بێتاقەت هەزار لە مێشکا بوو وێنەکەمان دوای ساعاتێک لە کوردستان 24 بڵاو کردەوە کە دەنگدانەوەیەکی زۆری هەبوو ئەمە کاریگەری سۆشیال میدیای کوردستان 24 و دواتریش لە ئاستی باڵا کە خودی سەرۆکی حکومەت ئەوە ئەرچی ڕۆژنامەگەریە کە تۆ دەتوانی ڕووداوێک هەیە کارەساتێک ڕوودا شتێک دەیگەێنیتە شوێنی خۆی زۆر باشە هۆشمەند گوتت لە بەردەمی مزگەوتێک ئەم داماوە چۆ بوو نوێژکردن تا هاتۆ لە دەرەوە ماتۆڕەکەیان دزیوە بەزخوا بیگرێ بۆکسەکەی بۆ بەجێ هێشتووە بۆچی لەویا یعنی ئەو شوێنە چۆڵە خۆی شقامی 100 مەتری خۆتەزای شقامێکی فراوانەوە ئەو شوێنەش کرد بڵێن نزیک سنتەری شارە ئەوە هەندێک کە تۆ کارێک تەبیشێک دەبێتە مزگەوت یان بۆ دەساویان بۆ نوێژکردن لێ ماتۆڕەکە دارێ ئەویش دەڵێن ویستم زوو نوێژەکەم بکەم تاوەکو فریای کارەکەم بکەوم کە لێ ماتۆڕەکەی ڕاگرت ئەویان نازانم قفڵی داوە یا قفڵی نەداوە بەس تا لە ماوەی 5-6 دقەی پێشتکە قسەمان لەگەڵا کرد لە ماوەی 8 دقە تا گەڕاوەتەوە ماتۆڕەکەی لێ دزراوە لەوێش ینی تاوەکو ئێستش خۆش سکاڵای تۆمان نەکردووە ناوەشیاری هەندێک لە شۆفێرانی ماتۆڕیش کە بەرداوام ماتۆڕیان لێ دەدزێت قسەم لەگەڵ پۆلیسیش کرد ئەرێەوە سکاڵاش ینی بۆتە دیاردە ینی ئێستا ئێمە زۆر دەبیستین لێرە و لەوێ خەڵک ماتۆڕی لێ دەدزرێەوەنی بە دوواداچوونی ئێوە لەگەڵ پۆلیس بۆچی بۆتە دیاردا ینی وا بە ئاسانی ماتۆڕ دەدزرێت بۆ نایبەستنەوە ئەگەر بیشی بەستنەوە دەدزرێت خۆی ماتۆڕدزین زۆر ئاسانە ئێستا تۆمبیل لە دزرێت ینی لە دیاردەیە بەردەوام دەبینین لە پۆلیس ئاسایشان هێزەمنیەکان کۆمەڵێک دیمە بڵاو دەکەنەوە دەڵێن ئەم گەنجا یان ئەو کەسە ماتۆڕی زید دەستگیر کرا کۆمەڵێک کەس دەستگیر کراوە کە کاریان دزینی ماتۆڕ بووە ینی ماتۆڕدزین خۆتەزانی ئاسانە ئەگەر بشی قفڵیشی بکەی ئاسان ئەو شتەی کە قفڵی پێکراوە دەشکێت ئەمە وای کردووە کەوا ئاسان بجرێ ئەوەی کە گرنگتریشە ینی ئەکرێت دوای ئەم دیمەنانەکە ئێستا بینیمان کێشەی ئەو کارمەندانش کە لە کۆمپانیاکانی دیلیڤەری کار دەکەن کە
ئەمڕۆ لەگەڵ وەزیری گواستنەوە گەاندیش دانیشت ویستمەوە بپرسم چۆن چارەسەر کرا کێشەکە ینی لە چەند سەعاتێکە ئەمە بڵاو بۆەوە سەرنجی خەڵکی زۆر ڕاکێشا لە سوۆسیال میدیای کوردستان 24 وای کرد حکوومەت بێ بە دوایدا چۆن ئەمە چارەسەر ئەمە دوای بڵاوبوونەوەی ئەو وێنانە کە کاریگەری زۆری هەبووە دانیشتنی کاک خاڵس بەو شێوازە کە دەبینی دوای چەند سەعاتێک نزیکەی 2000 کۆمنت وەلایەک بۆ وێنەیە لە سوۆسیال میدیای کوردستان 24 وای کرد لە ئەستی باڵا کە خودی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانە نووسینگەکەی خۆی ڕاستپارد و کێشەکەی بۆ چارەسەر کرا ئەمە جگەلەوەی کە سەدان خێرخواز و پەرلەمانتاریش پەیوەندیان پێوە کردووە تەنانەت ئەوەندە تەلەفۆنی بەهاتە بوو ڕقەمەکەی داخست لەبەرەوەی لای هەندێک کەس دانیشت بوو کەوتی پێم شەرمە ئەو هەموو تەلەفۆنە هات کە هەموو داوایان کردکەوە بیبینن بۆی کەوە هەم هاوکاری بکەن و هەمیش ماتۆڕی بۆ بکردنەوە ئەم کاریگەری سوۆسیال میدیای کوردستان 24 دەرخەریەوەیە کە گرنگی دەدات بە کێشەی تاکێک تاوەکو کێشەی کۆمەڵگا کە دەکرێت زیاترش گرنگی بە سوۆسیال میدیا بدرێ وەکو لایەنێکی کاریگەر وەکو لە ڕووی میدیاییشەوە بۆ خۆ دەزانی هەم سوۆسیال میدیای کوردستان 24 هەم کوردستان 24 وەکو تەلەڤیزیۆنیش پێم وایە هەمیشە لە خزمەتی هەواڵی ڕاستین بیگەێنین بە بینەرانمان جارێککە دەستخۆشیتان لێکەین سەرکوتوو بن کارێکی ناوازەتان ئەنجامدا نمونەتان زۆر بێ هاوکارمان هۆشمان سادق پەیامێری کوردستان 24 لە ژووری هەواڵ لەگەڵمان بووی کەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شۆ باش.